دیارە ئەمە مێژونەیەکی هەیە ئەم قسانێک کە ئەوان تورکیا ئەیکات هەر لە سەردەمی عوسمانیەوە کە ئەم کەرکووکەم ناوچانە لەژێر دەسەڵاتی ئەوانە بۆەوە پاشکۆیەکیان جێهێشتوکەم تورکمانی ئێستاە لەو سەردەمەدا بەنسبەت کەرکووکەوە کە ئەوان خۆیان وەکو خاوەنداریەتێکی مێژووی بۆ ئەم شارە ئەزان ئەوە لە سەردەمێکا بۆ ئەتوانین بڵین بە 100 ساڵ پێش ئێستا ئەو حاڵەتانە ئەو ڕووداوانە بووە ئەوەی کە پەیوەندی بە ئێستا بەم قسانی ئێستاوە هەیە ئەمە یەکەم جارنیە وەزیری دەرەوەی تورکیا ئەو قسانە ئەکات و لە چەند مانگێک لەمە و پێشیت لە سووتانی قەیسەری کەرکووکە هات خۆی کرد بە ساحێبی و مەبلەغی پارەشی بۆ دابین کرد و ئەمانە هەمووی چیمان پێڵێ ئەمانە ئەومان پێڵێ کە نە حکوومەتی عێراق خاوەن سەروەری و یاسای خۆیەتی نە حکوومەتی هەرێم خاوەن سەروەری سەر بەخۆی خۆیەتی ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان لە ژێر کاریگەری دەوڵەتانی دراوسیان ئیتر تورکیا بێت ئێران بەتابەت تورکیا بۆ ناوچەکانی کەرکووک و مەسڵ ئێستاش خۆی بە خاوەندارەتی ئەزانی و ئێستاش ئەوەی کە زانیاری هەبێت لەسەر پلانی دارایی تورکیا لە سەدەی ڕابردووشە مەبلەغێک پاری دیاریکراوی بۆ کەرکووک و بۆ مەسڵ دیاریکرەوە وەکو بەشێک لە ویلایەتی خۆی ناوزەندیەکان بەڵام بۆ ئەم قۆناغە خەتەری لەوەیە کە ئەوان ئامادەکاری ئەەکەن بۆ ئەو گۆڕانکاری گەورەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە بەڕێکەوتنی سەدە ناوە بێت بەڵام ئەوەی کە جێداخە نە کورد و نە عێراق لە ئاستی ئەو گۆڕانکاری گەورەیە ئامادەکاری بۆ نەکراوە بە ئاشکرا وەزیری خارجی ئەمریکا دێت سەرانی عێراق ئاگادارەکاتەوە کە گۆڕانکارێکی گەورە هەیە کە کەشتیگەری ئەمریکای بەرەو کەندا و بەڕێکەوتووە ڕووداوگەلێکی زۆر گەورە و کاریگەر هەیە ئەمە یەکەم جار نییە و دوجارش نابێت کە وڵاتە زلهێزەکانی چواردەوری کوردستان و کەرکووک بە شێوەیەکی گشتی تەدەخلی دەرەچیان هەیە بۆ قەزیەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان و لە ماوەکانی ڕابردوودا بینیمان وەک لە نۆژەنکردنەوەی قەیسەری کەرکووک کە بە هۆی ڕووداوێکی نادیارەوە سوێندرا سەرانی تورکیا واتە قونسولگەری تورکیا و ئەمانە هاتن ئەو ئەرکیان خستە سەرشانی خۆیان و هەستان بە نۆژەرکردنەوەی ئەوەش دڵنیام لەوەی کە ئامانج و مەبەستێکی دوورخایەن و درێژخایەن لە پشتەمەوە هەیە بەداخەوە بەبان سەری حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە ئەمان بێن لە وڵاتێکی ترەوە ئەمە بکەن مەبەست و ئامانجی تایبەتی خۆیان هەیە لە کاتێکی تردا وەک لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە مەولود چاوژۆخڵە وەزیری دەرەوەی تورکیا بە سەردانێک هاتووەتە هەرێمی کوردستان لە پێش چاوی هەموو لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی و لە پێش چاوی سەرۆکی حکوومەتەوە باس لەوەکە کە کەرکووک شارێکی تورکمانیە و دەبێت پارێزگارەکەی تورکمان بێ یاخود تورکمان بەڕێوەی ببا ئەمە ئەمانگەڕێنێتەوە بۆ سەردەمانی ڕابردوو کە ئەمان ئێستاش بەدیدی خوان وایە کەرکووک و مووسڵ و ئەو ناوچانەی تر بەشێک لە ویلایەتی عوسمانین و دەبێت بگەڕێنەوە بۆ ئەو ناوچەیە بەڕاستی ئەمەش مەترسیدارە بۆ سەردۆخی ناوچە دابڕاوەکان بە شێوەیەکی گشتی.